براينا اگر توبه بكي باذن خوای پروردگار هر چنه گناحت کرده به خوای تعالی لێت خۆش دەبێت حتى شەریک قەراردان بۆ خوا ئەگەر ئێستا توبه بکەی تەواو خوای تعالی لێت خۆش دەبێت من یەک نمونەتان بۆ دێنمەوە لەوانەیە زۆربەتان بیستی بێتان بەس من بە شێوازێکی تر بۆتان ئەگەڕمەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەی کابرایەکمان بۆ دێنێتەوە ئەفەرمێ 99 زەلامی کوشت بوو لە بەنی ئیسرائیل 99 کەسی کوشت بوو ئەم کابرایە ڕۆژێکیان گوێی لە قسەیەکی خێر ئەبێ دڵی ئەترسێ دەسەکاتە تەوبەکردن بڕیار ئەدا تەوبە بکە بەڵام نازانێت چۆن تەوبە بکە يعني بیرەکات ئەڵێ من 99 کەسم کوشتووە ئاخر ئەی هاوار من چی بکەم بۆیە بڕیار ئەدا پرسیار بکات لە ئەم لە ئەو ئەڵێ کاکە یەکەم پێ پیشاندن شارەزایی هەبێ لە دین بزانێ خەڵکی ئەو زمانەی شەکو خەڵکی لای خۆمان خەڵکێکی زۆری لای خۆمان ئێژن پڵانە کەس ئیسا لای خۆمان کێ زۆر مەشهورە ئیسا سەیرەکەی تۆ باسی شەرعەکەی باسی دین ئەکەی ئەڵێ ئاخر مامۆسا مەلا فڵان خەتیبێکی تۆزێ قسەزانە بەس هیچ لە شەرع نازانێ یان زۆر کەم لە شەرع زانێ بەس خەتیبە قسەزانە ئەم نازانێ مادام هەرە سەر منبەر خوتبە ئەدا یان لە تیکتۆک و میکتۆک وتارەکانی بڵاو ئەبێتەوە ئیتر قسەی ئەو کاتە بەڵگا عینەن لەو زمانەشە خەڵک کابرایەک هەبوو عیبادەتێ کرد لە ئەشکەوتێکە خەریکی عیبادەت بوو لای ئەوان ئەمە لە هەموو کەس زاناترە ئەمە لە هەموو کەس شارەزاترە بەڵام ئەو کابرایە هیچ شارەزایی نەبوو بەڵام ترسی خوای زۆر بوو هیچ شارەزایەکی لە دین نەبوو بەڵام زۆر لەخوا ئەترسا مەرج نییە ئینسان ئەوانەی لەخوا ئەترسن زۆر شارەزایی بن ئیسا جاری وایە ئەم پیاوە بەتەمەنانە حەدیثێکیان بۆ بێرەوە دەسەکەنە گریان بەڵام معلوماتێکی شەرعیشیان نییە علمی شەرعیشیان نییە ئەمە خەشیەیەکە خوا ئیخاتە ناو دڵەوە بەهۆی عیبادەتی زۆرەوە ئەم کابرایە عیبادەتێک لە ئەشکەوتێکە عیبادەتێ کرد ناردیان بۆ لای ئەو ئەمیش ڕۆی بۆ لای کابرا دووری گردێ لە ئەشکەوتێکە مەبەستی ئەوەیە کەوا پانە ناتە مێرولەیەکە يعني بۆ کابرا دووری گردۆ ڕۆیتە ئەشکەوت ئێژە با گوناح نەکەم گوێم لە غەیبەت نەبێ مێروچەیەک نێتە بەرپامەوە پابنم پیا نانی کەس نەخۆم حرام نەخۆم زوڵم نەکەم یعنی کابرا سەر خۆی هەڵگردە چۆتە ئەشکەوتێ تا دوور بێت لە مرۆڤایەتی گشتی ئەمە لە دینەکانی پێش ئێمە ئیسلام نا ئەمە لە ئیسلامە دروست نییە چتوا بکەی مەگەر یعنی حاڵە هەندێک حاڵات تایبەت ئەمیش ئەنێرن بۆ لای ئەو ئەمیش نازانێ ئەم کابرایەکە پیاو کوژە چەند ساڵە هەر نازانێت دین چییە ئیسا تۆبە بکە ئەچێ بۆ لای ئەو کابرایە ئەڕاتە ژوورەوە سەیرەکان نوێژەکە عیبادەتەکە خەریکی خواپەرستیە چاوەڕێکە تا نوێژەکەی تەواوکە تا عیبادەتەکەی تەواوکە لەوە داڵێم مامۆساییان من هاتمەتە خزمەتی جەناب پرسیارێکم هەیە منیان ناردووە بۆ لای تۆ ئەڵێ فەرموو ئەڵێ ئەگەر کەسێک زەلامی کوشت بێ تەوبەی بۆ هەیە استەغفر الله هێشتا قسەکەی تەواو نەکردووە ئەڵێ ئەگەر 99 زەلامی کوشت بێ 99 زەلامی کوشت بێ ئەتوانێت تەوبە بکات مەجالی هەیە خوا لێی خۆشە بێ ئەیتر ئەم وا ئەڵێ کێ 99 گەژە من 99 کەسم کوشتم ئەڵێ دەرچۆ دەرەوە با ئەشکەوتەکەش نەڕمێتە سەرما یعنی کابرا ئەمە شتیوای نەبینیوە ئەو لە چی ڕاکە لە گوناحی بچووک ڕاکە ئیسا کابرای کاتە بەردەم ێژە 99 ئیتر بە پاڵ دەرێ کاتە دەرەوە ئیتر ئەمیش ئەوانەی کە 99 زەلامی کوشت بێ ئەبێ چۆن زەلامێ بێ بیری لێ بکەڕوو دائما طبعا قبەیەک ئابەقەیە و دائما مثلا هنا ئیتر ئەم پاڵێنا وەڵا ئیتر هینە چەقۆیەکە کات زگ ئەمیشە تاکەی عابدی شەکوژێ لا حول ولا قوة إلا بالله داتە سەرا باوکە ڕۆ من چیم کرد خوایە من هاتم چی بکەم و تووشی چی بووم و یا ڕەبی خوایە یا ئیلاهی من چی بکەم خوایە ئیتر زۆر ئەگریە زۆر پەشیمانە بێتەوە بەس نازانێت چی بکات ئەڕۆ ئاگاتە دێک شارێک لەوێ پرسیارەکە بکەنە خاتر خوا کەسێ شارەزا کەسێ عالم کەسێ زانە ئەڵێن وڵی مامۆستایەکە لەو معبەدەیە خەریکی خواپەرستیە و نوێژ بۆ خەڵکیەکە یعنی پیاوێکی عالم و شارەزایە بچۆن بۆ لای بەشکو بالفعل ئەڕات سەیرەکە پیاوێکی شارەزا دامەزرا و ئەمانە پرسیاری لێکە ئەڵێ مامۆستاگیان ڕاستیەکەت گەرەکە من 100 زەلامم کوشتووە حاڵ و مەسەلەی من ئاوایە ئایا خوا دەرگا ئەکاتەوە بۆ تەبەی من چی بکەم جا خوای تعالی دەرگای خۆی کەی داخستووە بە شەو دەستی خۆی گرتووەتەوە بۆ ئەوانەی کە بە ڕۆژ گوناحیان کردووە تا بە شەو تەوبە بکەن و بە ڕۆژیش دەستی گرتووەتەوە بۆ ئەوانەی کە بە شەو گوناحەکەن تا بە ڕۆژ تەوبە بکەن خوای تعالی دەرگای تەوبەی لە هیچ کەسێ دانەخستووە کوڕم تەوبە بکە و خوا لێت خۆشە بێ بەڵام کوڕم تۆ خەڵکی کوێی ئەڵێ وەڵا خەڵکی فڵانە شوێنم
لە شارێکا بووە مەسەلەن دین بێدینی زۆر تیا بووە دینداری زۆر کەم تیا بووە ئەڵێ کوڕم تۆ ئەگەر لێوێ بمێنیتەوە بەخوا تۆبەکەت ئەشکێنی ناتوانی بەردەوام بی هاوڕێتیکردنی خەڵکی خراپ بکەی هەر بەردەوا ئیسەت و لەیلەت القەدر دانیشتووی خەریکی عیبادەتی بەیانی سەیرەکەی کابرا یان ڕۆژی جەژن والله زەلام هەبووە وتێتی مامۆسا ڕۆژ جەژن 30 ڕۆژ لەگەڵ منا لێرە عیبادەتی کردووە لە مزگەوت تا تەراویحی کردووە ڕۆژی جەژن تەلەفۆنی بۆم کردووە گری خێرە کوڕم وڵا مامۆسا من تووشی بوونە بردمیان هاوڕەکان بردمیان تووشی عارەق و ئەمانەیان کرد لا حول ولا قوة إلا هاوڕێی خراپ ئاوایە بۆیە کوڕم من نەسیحەت دەکەم ئەگەر حەزەکەی تەوبەکەت بەردەوام بێ و خوا لێت خۆش بێ ئەم شارە بەجێ بێڵەوە بڕۆ بە ئەو شارەکەی تر ئەمیش ئەو شارە بەجێ تێڵێ لەبەر خاتە خوا طبعا زۆر زەحمەتە تۆ ماڵی خۆت خانووی خۆت عەرزی خۆت بەجێ بێڵی زۆر زەحمەتە مەگەر بەس لەبەر خاتە خوا بەجێ تێڵێ ئەڕات لە ڕێگا طبعا کۆڵی داعەتە کۆڵا ئەڕات لە ڕێگا سبحان الله ئەجەلی دێت و ئەمرێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مەلائیکەی ئەوەی کە دێن بۆ گیانکێشانی کەسی خراپ بۆی ڕۆحی بکێشن ئەوانە دێن و هەروەها مەلائیکەی کەوا دێن بۆ گیانکێشانی پیاوی چاک ئەوانش دێن ئەمان ئەڵێن ئایدی ئێمەیە و ئەوانیش ئەڵێن ئایدی ئێمەیە ئەمە وەکو هینێکی خوای تەعالا بۆ ئەوەی ببێتە دەرسێک بۆ ئێمە بۆ هەتاهەتایی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای تەعالا مەلائیکەیەک لەسەر شێوەی زەلامێک نێرێتە بینیان کە جبریل عليه السلام محکەمەی نێوانیانەکە پیان ئەڵێ ئەگەر لە شارە چاکەکەەوە نزیک بێ مەلائیکەی چاکە گیانی بکێشێ و بەرزی کاتەوە ئەگەر لە شارە خراپەکەش بێ مەلائیکەی خراپە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کابرا بستێک لە شارە خراپەکەەوە نزیکتر بوو بەڵام خوای تەعالا زەویەکەی بۆ کێشایەوە تاوەکو دڵی کەوتە لای شارە چاکەکەیە و خوای تەعالا ئیزنی دا کە مەلائیکەی چاکە گیانی بکێشن و بەرزیکەنەوە لای خوای خۆشەویستەکانم ئەگەر ئینسان تەوبە بکە خوای تەعالا لێی خۆشە بێ هەرچەندێک گوناحەکانی زۆر بێ